ئێوارەی ئەمڕۆ بە بڕیاری دادگای ئیزمیر قەشە ئەندرۆ برۆنسنی ئەمریکی ئازاد کرا. ئەندرۆ برۆنسنی تەمەن 50 ساڵ بە چەندین تۆمەت لەوانە تیرۆر و سیخوڕیکردن بۆ پەکەکە و گلەنیەکان تۆمەتبار کرا بوو. هەر بۆیە داواکاری گشتی تورکیا داوای 35 ساڵ زیندانی بۆ برۆنسن دەکرد. دادگاییکردنی قەشە برۆنسن ئەمڕۆ لە دادگای سزا سەختەکانی ئیزمیر بەڕێوەچوو. هەرچەندە دادگاکە سزای 3 ساڵ و 1 مانگ و 15 ڕۆژ زیندانی بەسەر برۆنسندا سەپاند، بەڵام ناوبراو هەر ئەمڕۆ ئازاد کرا بەهۆی ئەوەی ماوەی زیاتر لە 2 ساڵە زیندانی و دەست بەسەر بووە لە تورکیا. بەپێی یاساکانی وڵاتەش هەر تۆمەتبارێک ماوەی 3 ساڵ زیندانی بەسەردا بسەپێنرێت، دوای بەسەربردنی 2 ساڵ لە زیندانیکردنەکەی ئازاد دەکرێت. لەلایەکی دیکەوە بەپێی هەواڵی میدیاکانی تورکیا لە دادگایەکەدا داواکاری گشتی وڵاتە داوای کردووە قەشە ئەندرۆ برۆنسن بۆ ماوەی 10 ساڵ زیندانی بکرێت و گەشتی لێ قەدەغە بکرێت، بەڵام بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست داواکە ڕەت کراوەتەوە. ئازادکردنی قەشە ئەمریکیەکە دوای ئەوە هات کە 2 لە شایەتحاڵەکان کە پێشتر ڕایانگەاندبوو لە کاتی کودەتا سەربازەکەی تورکیادا برۆنسن ژمارەیەک لە سەربازانی هەڵاتووی لە پەرستگایەکدا حەشارداوە. ئەمڕۆ وتەکانی خۆیان گۆڕی و بێتاوانی برۆنسنیان سەلمان، دادگاکەش بەو هۆیەوە ناوبراوی ئازاد کرد. دەست بەسەرکردنی قەشە برۆنسن لە ماوەی ڕابردوودا گرژی لە نێوان ئەنقەرە و واشنتۆندا دروست کرد. بە جۆرێک ماڵ و سامانی 2 لە وەزیرانی حکوومەتی تورکیا لە ئەمریکا دەستی بەسەردا گیرا و گوشاری ئابووری خرا سەر تورکیا و بەهۆیەوە ئەو وڵاتە تووشی قەیرانێکی سەختی ئابووری بوو. هەروەها لیرەی تورکی لە دابەزیندا ژمارەی پێوانەی تۆمار کرد. قەشە ئەمریکیەکە تەمەنی 50 ساڵە و ماوەی 23 ساڵە لە تورکیا دەژی. برۆنسن ڕۆژی 9 کانونی یەکەمی 2016 دەست بەسەر کرا و چەند تۆمەتێکی درایە پاڵ کە دیارترینیان هاوکاریکردنی گولەنیەکان و پەکەکە بوون.